لەسەر پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا و بە دیاریکراوی سەردانەکەی سوودانی بۆ واشنگتن گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز بەسما و قاتی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەستوری کا بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان دەبن. خات و بەسمام کاتتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەوە دەستپێکام پەیوەندێکی باش و تەندروست و هەمیشەیی نێوان ئەمریکا و عێراق چ گرنگێکی بۆ عێراق هەیە؟ السلام عليكم. السلام لإيوا بالتأكيد بەدڵنیاییەوە تعد الولايات المتحدة ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتێکی زۆر گرینگە و جەمسەرێکی جیهانیە. دواتریش پێویستە لەسەر هەموو وڵاتانی جیهان هەمویان پەیوەندیەکانیان لەگەڵ جەمسەرەکانی جیهان باش بکەن بۆ بەرەو پێشبردنی سیاسەتی جیهانی. لە ئەمە لەلایەکی دیکەوە ما پێویستمان بە تاوتوێکردنی بەشێک لە دۆسیەکان هەیە، بە تایبەت ئەو دۆسیای پەیوەندی بە مانەوەی هێزەکانی بوونی هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانە لە عێراقەوە هەیە. دواتریش بەڕێز محەممەد شیع سوودانی بەدڵنیاییەوە ئەو بابەتە لەگەڵیان تاوتوێ دەکات و هەروەها باس لە بابەتی چۆنیەتی مانەوەی هاوپەیمانی نێودەوڵاتی کە لە عێراق دەکەن و هەروەها دەبێت بە شێوازێک بێت کە لەگەڵ گروپە تیرۆریستیەکانی لە عێراق بگونجێت. ئەمە لەلایەکی دیکەوە عێراق هێشتا پێویستی بە ئەمریکایە بۆ ئەوەی هێزەکانیان لێرە بمینێنەوە لە عێراق تاوەکو ئاستی سەربازی بەهێزتر توانای سەربازی بەرز بکەنەوە، هەروەها لە هاوکاریکردنی لۆجیستی، هەروەها لەوانەیە چەند لایەنێکی متطرف هەبێتن لە دەرەوەی سنوورەکانی عێراقیش هەڕەشە بن بۆ سەر ناوخۆی عێراق. دۆسیەکی دیکە دۆسیای داراییە کە پێویستی بە تاوتوێکردنێکی زۆر ورد هەیە و پێویستی لەوانەیە بە هەندێک ڕێککاری ئەمنی هەبێت بە دواتریش کە حکوومەتی عێراق تا ڕادەیەک ڕازیە لەوەی کە مەبەستێتی کە عێراق لەو سزانە نەجات بدرێتن کە بەسەر بانکێکان دەدادەندرێت. کەواتە دکتۆر تۆ زۆر بەڕوونی باز لەوە دەکەیت کە پێویستە و ئەرکە لەسەر عێراق بەرژەوەندی و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بپارێزێت لەبەر ئەو هۆکارانەی باست کرد؟ باڵێ بەدڵنیاییەوە باشە. بەڵام دکتۆر بەسمە بۆ خۆتەزانی ئێستا لە عێراقدا دەنگێک هەیە کە زۆر بەڕوونی و بە دیاری و بە ئاشکرا بەرز بۆتەوە لە دژی هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا دژی ئەمریکا داوای چوونە دەرەوەیانەکەن. ئایا پرسیارەکەی من ئەوەیە سوودانی لەو سەردانەی کە بۆ واشنگتن بەنیازە ئەنجامی بدات لە پازدەی ئەم مانگە دەتوانێت داوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بکات لەگەڵ بایدن؟ دەتوانێت ئەم پرسە باس بکات لە کاتێکدا تۆڵی هێشتا عێراق پێویستی بەمانەوەی ئەو هێزانەیە؟ بەدڵنیاییەوە ئەو بابەتە لەگەڵی دەکاتەوە، هەروەها بەدڵنیاییەوە لێرە بڕیارێکیش لە ئەنجومەنی نوێنەرانەوە هەیە، هەروەها هەندێک هێزی سیاسی لە عێراقان، هەروەها هێزەیەکی هەرێمەتی کاریگەریشی لەسەر کاروباری عێراقەیە کە داوا دەکەن بۆ ئەوەی ئەو هێزانە دەربچن تەنانەت بەڕێز سوودانیش. بەڵام پێویستە بیر لەوە بکرێتەوە کە پێویستە کاتی کە ئەو کاتە لەگەڵ تەکتیکی چوونە دەرەوەیان لەگەڵ تەوقیتەکە بگونجێندرێت. دواتریش ئەمە خاڵی دووەم گۆڕینی ئەو هێزە یاخۆت گۆڕینی شێوازی مانەوەی ئەو هێزانە بە گوێرەی ڕێککەوتنی استراتیژیکە لە نێوان ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە کە زۆر لەوە درێژترە کە ئێمە باسی پرسێکی سیاسی ئەمنی ڕۆشنبیری و کولتوری بکەین. دواتر ئێمە پرسی وەبەرهێنانیشمان هەیە، واتە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا پەیوەندیەکان دەیان ڕەهەندی هەیە لە زۆر بواردایە، تەنیا لە بواری ئەمنیدا
قەتیس نابێت بەڕێز محەممەد شیع سوودانی من دڵنیام کە ئەو بابەتە لەگەڵ ئەمریکا تاوتوێ دەکات و لە هەمان کاتیشدا هەوڵ دەدات کە بۆ هەڵبژاردننی بۆ ویلایەتی دووەم دەیەوێت خۆی هەڵبژێرێتەوە بۆیە ناتوانێت هیچ هەڵەیەکی مێژووی بکات و دەیەوێت لە هەموو لایەکەوە پشتیوانی بکرێت و لەو داواکاریە دوور ناکەوێتەوە کە ئێستا عێراق پێویستی. باشە دکتۆر، کەواتە تا چەندە گرنگە پاڵپشتی لە سەردانەکەی سوودانی بکرێت بۆ ئەمریکا؟ بۆ ئەو پرسیارە دەکەم چونکە ئێستا دەنگێکی دیکە هەیە لە عێراقدا بە دیاریکراوی ئەگەر پێت بڵێم لە ناو شیعەکان بەشێکیان هەڵبەت دەڵێن کە ئەم سەردانە تەنها سەردانێکی پرۆتۆکۆلی و هیچی دیکە واتە هیچ ئەنجامێکی نابێت. قسەی تۆ چییە لەسەرەوە؟ سەردانەکە پێویست بوو پێشتریش ئەنجام بدرێت نەک ئێستا لەگەڵ هاتنی بەڕێز محەممەد شیع سوودانی و پێکێنانی حکوومەتی عێراق پلانیان هەبوو کە ئەو سەردانە ئەنجام بدرێت و چەندین جار ئەو سەردانە دواخراوە و لەوانەیە بەڵام کاتە دۆسیەکان هاوکار نەبوون، کاتەکان گونجاو نەبوون چ لە ڕووی ئامنیەوە یاخود لە ڕووی داراییەوە کاتەکە گونجاونە، بەڵام ئێستا ئەمریکا نیازی هەیە بۆ گەیشتن بە لێک تێگەیشتن لەگەڵ عێراق سەبارەت بەو هێرشی گروپە میلیشیەکانیش بۆ سەربنکەکانیان لە ناوخۆی عێراق هەروەها دەستدرێژی وڵاتانی دراوسێ ئەگەر و ئەمریکا بیری لەوە کردوتەوە کە ئەگەر بەرژەوەندیەکانی لە عێراق ببێتە بکرێنە ئاماژ پێویستە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراقدا هەبێت، هەروەها پێویستە ئەوە بکرێتە بوارێکی گرنگ لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقیش لەگەڵ حکوومەتی عێراق. دوا پرسیار بۆ بەڕێستان بەو پێی کە ئێوە پسپۆری دەستورین پێم خۆشە و بەلام و گرنگە و پرسیارە بکەم. ئایا هەرێمی کوردستان لەکوێی گفتوگۆکانی واشنگتن و بەغدادا دەبێت لە کاتێکدا بۆ خۆت دەزانی ئێستا چاوەکان هەمووی لەسەر دەستپێکردنەوەی جارێکی دیکە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە؟ بە دڵنیاییەوە ناوچەی کوردستان یاخود هەرێمی کوردستان من دەتوانم بڵێم ئەوە چەقی گرنگی پێدانە و پێویستە هەموو بەرپرسان لە کوردستان بزانن و لە عێراقی لە حکوومەتی عێراقیش بزانن کە هەرێمی کوردستان ئەمڕۆ بۆ زۆر پێگەیەکی گرنگی هەیە تەنانەت لە بڕیاری فێدرالیشدا و زۆر گرنگە لە نێوان لایەنە هەرێماتیەکان و لایەنە نێودەوڵاتیەکان بوونی هەرێمێکی سەقامگیری هەرێمی کوردستان داواکاریەکی نێودەوڵاتیە و گرنگە و کاریگەری لەسەر دۆخی سەقامگیری عێراقیش دەبێت. هەروەها بەلای ئەمریکا و بەلای حکوومەتی عێراقیشەوە ئەمە جێگەی گرنگیە کە تا چەندە هەرێمی کوردستان مایەی سەقامگیری بێت کاریگەری لەسەر عێراق دەبێت. ئەگەر هەرێمێکی ئەگەر ناکۆکێک لە نێوان هەموو لە ئەگەیشتونەتە ئەو ڕاستی کە ئەگەر ناکۆکێکی نادەستوری لە نێوان هەرێمی کوردستان و فیدراڵدا هەبێت ئەوە کاریگەری لەسەر سەقامگیری ڕەوشی عێراقیش دەبێت و بینیمان کێشەی موچە چەندە کاریگەری لە نێوان لە پەیوەندیەکان نێوان هەردوو لای کردبوو، بەڵام دوجار کە بینیمان کە چارەسەربوونی ئەو بابەتە توانی تا ڕادەیەک ئەو پەیوەندیانە بەهێز بکات و هەروەها من گەشببینم بە چارەسەرکردنی ئەو کێشە داراییە و من دڵنیاشم کە یەکێک لە بابەتەکانی تاوتوێکردن لەگەڵ لایەنی ئەمریکی بابەتی چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا. بەڕێز دکتۆر بەسمە و خاتی مامۆستای زانکۆ و پسپۆری دەستوری لە بەغداوە سپاس بۆ بەشداریکردنت. شكرا لكم.